ئینسانێک کە هاوکات عاشقی ژیان عاشقی خۆشی لە نزیکی ئازیزان لەزەتی هەبێت گەشتە تێکەڵاوبوون لەگەڵ هاوڕێیانی دڵخۆشی بێت گفتوگۆ و ڕاوێژی سیاسی هەست داژان و هیوای پێدەبەخشێت گاڵتۆگەپ و گێڕانەوەی بەسەرهاتەکانی ژیان دەخستە پێکەنین و بۆ خۆشی بزدەی دەخستە سەر لێوی دۆستان و ئاشنایان. بۆیە ئەم پەیکەرێکی لێرەدا سەری لە بەرامبەردا دانەلەوێنین هی ئینسانێکی تاڵی ئاسایی پەیکەرێکی منداڵێکی هێژاری شاری سمەیە کە وەک هەزاران منداڵانی هەڵەنەسڵی خۆی ناچار پێکاری بکات بۆ بژینی ژیان. پەیکەری پێشمەرگەیەکە کە بە ڕیزی خەبات پێوەست بوو تا وەک هەزاران پێشمەرگەی تر بە ئاواتی ئازادی بێت. پەیکەری ڕابەرێکی سیاسیە کەوا دەیان و هەزاران ڕابەری سیاسی تر هێزمان یەک دەخات و یەکێتیمان بتوانێت. پەیکەری هاوژینێکی بە وەفایە کە وەک هەزاران هاوسەری بە وەفای تر دەست لەناو دەستی هاوژینەکەی بوو تا پێکەوە ڕێگای ئەولاد و شێوی ژیان بهێوێت. پەیکەری باوکێکی دڵسۆزەکە وەک ملیۆنها باوکی دڵسۆزی تر کە وجودی ڕۆڵەکانی افتخاریە کرد وە ڕووخۆشیان خۆشیان. بۆیە گەورەی ئەم ئینسانێک کە لێرەدا لە بەرابەر پەیکەرەکەیە سەردا دەنوێنین
ئەو دەرسە گەورەی فێرکردنیکە ئاساییترین ئینسانەکان، سادەترین ئینسانەکان، بێگەشترین ئینسانەکان بێسەرپەناه ئینسانەکان، بێسەرپەناهترین ئینسانەکان و هەژارترین ئینسانەکان هەتوانن کەسوبەرن بە ئینسانەکان. فێرکردنی ئینسانی گەورە بە ئیستلاح ناوەڕینی گەورە و ئەوانەی کە هەر لە پێشدا ژیانیان خۆش و ڕدەبەژێوەندیە ئەوانە نین. نا. پێکەی ئەو ئینسانێکی پێدەستی لە بەرابەرەکە لەوێنی فێرکردی کە هەر هەمان منداڵە هەژار، هەر هەمان پێشمەرگەی سادە، هەر هەمان بابەری تێکۆشەر، هەر هەمان باوکێکی وەفادار و هەر هەمان باوک و دایکی ئاسایی دەتوانن بن بە ئینسانی گەورە. خۆشەویستمان، تۆ بە سادەزیستی و سادە ئەندیشی بوویت بە ئینسانێکی گەورە. نیشاندا کە ئەوە کافیە بۆ ئەوەی کە هاونەوانی تۆش گەورە بن بە گەورەی فەرهادەکە.
سێوەی سووری دەستان بە بێدەنگی لەبەر پەیکەری سووری شارە سوارەکەی خەباتی هەژارانی کوردستان دانێن. ئەمە یادگاری ئاویێری باڵا بەرزە و لێرکردنی سەروەریە و لە شاهۆ و شوان و ئارێزەوە بۆمان ماوەتەوە. ئەمە
ئەمانەتی شۆڕشی هەژارانی کوردستانە لەم پەرتا ئەو پەری سادە خیلانە ئەم ئەمانەتەی شۆڕش با نەشاچێت بەخێر چیت ئەی پەیکی تیشەوی شۆڕش ئەی بەوری سەرکەشی چییە؟ ماڵەوە بەرازیە منم ماڵای سووری شۆڕشینێ دەشاچم من باچەکەم لە ژێرەواڵە سوورم سرودی ئاشنەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێم ڕووبا دوژمن ئەخوێنێم پشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی پێیە مژدەی دوا ڕۆژی پێیە منم ئاڵای سووری شۆڕشینێ دەشاکێنم من باچەکەم لە ژێرە و ئاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێم ڕووبا دوژمن ئەخوێنێم بەرزە لووتکەیا مانجی خۆم و بیررومە باستم لە خەبا دواز نایێنم تا نەبینم سەرباستم تا نەبینم سەرباستم منم ئاڵای سووری شۆڕشینێ دەشاکێنم من باچەکەم لە ژێرەواڵە سوورم سرودی ئاشنەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنم ڕووبا دوژمن ئەخوێنم دەسە هاوچینەکانم وەرن ببین بە یاد لەش بیگەشەی نەواژیان دوایی بینین ڕۆژی ڕاش دوایی بینین ڕۆژی ڕاش منم ئاڵای سووری شۆڕشینێ دەشاکێنم من باچەکەم لە ژێرە و ئاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێم ڕووبا دوژمن ئەخوێنێم یانی عەزیزم بەرز و بەڕێز بێ لەگەڵ هەموو گیان بەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیسم فەرازیە
ئازیزان، ئێستاش پەیامی بنەماڵەی هاوڕێی جان بەفرکردومان فەرهادی شەعبانی دەبیسن کە کاکە ئارامی ئازیز پێشکەشی دەکات. میوانە بەڕێزەکان، ئازیزانی بەڵکم، لەلایەن دایکم و براکانم بەخێراتم لە هەمووتانەکەم لەم ڕۆژە سەختە و سپاسدانەکەم کە بەشدارن لەم ڕۆژە و هاوخەمی ئێمە. ئەزانم فەقەت ئەم ئەزیزانەی ئێرە نین، دۆستان و ئەزیزانی کوردستان، ئێران، تواو جەهان ئەم ڕۆژە لەگەڵ ئێمە بوو. سپاسی هەمووتانەکەم لەلایەن خانەوادەی خۆمانەوە. لە کاتی نەخۆشینی باوکمە 3 مانگ کە هاتە بۆ سوێد، ئەمانزانی کە زۆر نەخۆشە و لێ نەمانزانی کە ئاوە بە زووی جەماتێت. دایکی عەزیزمان 24 ساعتە هەمیشە بەلای دایک باوکم بوو. شەو بوو 4-5 جار هەڵەسا مەلافەکانی گۆڕا، لیباسەکانی باوکمی گۆڕا. دایکی عەزیز بەڕاستی وەک باوکم هەمیشە بە شۆخێوت هەر پەنجەکەمانەوە گەورە کرد. لەلایەن ئێمە و کوڕەکانت ئەزانم باوکیش و نەلی سپاسی تۆ کرد، سپاسی تۆ بەکەین و ئەو ڕۆحیە وا داکتە بە ئێمە، ولی ئەزانم ئەو ڕۆحیەتە لە باوکم کرد. من توولی پێ نامەم قسە، ئەزانم عەزیزی باوکم کاک حەسەن دوای قسەتان بۆکە. جارێکی تر لەلایەن ئێمە و سپاسی هەمووتان دەکەم. ئاخرین ڕۆژی باوکم، ئاخرین کەلیمەی سەر تەختەکەی شتێکی فرە تایبەت بوو. من بەلە وایەژم بژی ئێوە عەزیزانی باوکم سپاس، و باوکم ئەو ئاخرین لەحزەوتی زەندە باد سۆسیالیزم. منیش لێرە و لەلایەن دایک و براکانمە وڵێم زەندە باد باوکی عەزیزمان، هەر بژیت. سپاسی هەمووتانەکەم کە ئەم ڕۆژە لەگەڵ ئێمە بەشدار. سپاس. ئازیزان، ئێستاش جۆرا دەگرین بۆ وتەکانی هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و یار و یاوەری دێرینی هاوڕێ فەرهادی شەعبانی. ئامادەبوانی خۆشەویست، هاوڕێ و هاوسەنگەر و ئازیز و دڵسۆزی کاکە فەرهاد زاراگیان، ئارام، فواد ئەشکان، پێشمەرگە دێرین و کادرە خۆشەویستەکانی کۆمەڵە کە ئەوڕۆ لێرە کۆبوونەتەوە، جەماوەری خۆراگر و ئامەگناسی کوردستان کە لە ماوەی نەخۆشینی کاکە فەرهاد و لەو ماوەی کە هەواڵی مەرگی ناوەختی بڵاوبووەوە ئێوە نیشانتاندا چەندە دڵسۆز و چەندە بەوەفان. حیزب و لایەنە سیاسیەکان چ لە کوردستان چ ئێرانی چ ناوچەکە کە لەو ماوەیەدا زۆر زۆر سەمیمانە هاوخەممان بوون، باری خەمتان لەسەر شانمان کەم کرد، لەسەر شانی بنەماڵەکەی، لەسەر شانی هاوڕێیانی، لەسەر شانی پێشمەرگەکانی کۆمەڵە پڕبەدڵ لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە سپاسی هەموو لایەکانەکەم. هەروەها سەرخۆشیمان پێشکەش بە دانەدانەتان، پێشکەش بە بنەماڵەکەی، بە برا و خوشکەکانی، بە ئازیزانی، بە هەمووتانەکەم. کاکە فەرهاد هەر لەو ماوەیەدا کە نەخۆش بوو و
ئەمڕۆکەیش لەو مەراسمە شکۆدارەی کە سەرەڕای نەخۆشین سەرەڕای کۆڕۆنا سەرەڕای ئەو بربەستانە بە سەدان کەس لە ئێوە لە وڵاتانی جۆراوجۆر لە ئاڵمان لە دانمارک لە هۆلەند لە نۆروێژ لە فەڕەنسا لە ئینگلیستان هەروەها لێرە لە شارە جۆراوجۆرەکانی سوئێد کۆبوونەوە نیشانەی جێگە و پێگەی بنیادمێکی خۆنەویستی دڵسۆزی پێشمەرگە بوو. ئێوە نیشانتاندا کە هەمووتان فەرهادتان خۆش دەویست هەروەکو فەرهاد ئێوەی خۆش دەویست. فەرهاد خۆشەویستی هەموو لایەک بوو. من بەڕاستی زۆر بەلام و گرانە کەلیمەی هاوڕێ و کاکە ئەوانەی بۆ بەکاربەرم. دەزانم بەڵام پێم خۆشە هەر بەو زمانەی کە بەیەکەوە قسەمان دەکرد هەر بەو زمانە لێرەش لەو دوا ساتەکانە لەگەڵی قسە بکەم. خەڵکی کوردستان لەو ماوەیەدا نیشانیاندا کە چەندە دڵسۆزن بۆ ئەو کەسانەی کە دڵسۆزیانن، چەندە خەمخۆرن بۆ ئەو کەسانەی کە خەمخۆریانن و بەڕاستی فەرهاد جزئی ئەو کەسانە بوو. هەر لێرەوە پێم خۆشە سەرخۆشی بکەم، پێم خۆشە یاد بکەم لە چوار تێکۆشەری دیکە بە کاکە فەرهادەوە کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا بوون و گیانیان بەخت کرد. کاکە مستەفای قادری لە فینلاند، کاکە جەلیل لە ئاڵمان و کاکە نەعیمی گەڕوسی نژاد کە ئێستا تەرمەکەی لە ساختخانەیە، سیمایەکی ناسرا و خۆشەویست تێکۆشەر لە شاری قارەمان و خۆڕاگەی سنە شارەکەی کاکە فەرهاد کە لەو ماوەدا بەجێیان هێشتین. یادیان بەخێر بێت، بنەماڵەکانیان سەبووریان بۆ خوازین و سەرخۆشی لە هەموویانەکەین. لەو ماوەدا ئەگەر بەڕاستی بمانەوێت جێگە و پێگەی بنیایەنێکی دڵسۆز ببینینەوە زۆر پێویست ناکەم من باسی فەرهاد بکەم، چونکە هەر کام لە ئێوە کە بێنێ ئێرە دڵنیام لە من زیاتر فەرهاد دەناسن، لە من زیاتر باسی تایبەتمەندیەکانی فەرهاد دەکەن. بەڵام دەڵێن چاوێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن. کام شوێن دەبینی کە عەکسی فەرهاد نەبێ، بیرەوەری نەبێ کە هاوڕێ دێرینەکانی خەریکن دەیگێڕنەوە، یادەوەریەکانی، زەحمەتەکانی، فداکاریەکانی، ڕووخۆشیەکانی، تەنانەت تووڕەییەکانی. هەمووی ئەوانە نیشانی دەدات کە ئەم بنیادەمە چەندە بنیادەمێکی گەورە بوو و بەڕاستی مەرگی کاکە فەرهاد زامی 42 ساڵەی ڕابردوومانی هێنایەوە سۆ. ئازارێک بوو کە ئەو ئازارە بە ئاسانی لە دڵ و دەرونی هیچ کامێکمان ناچێتە دەرەوە. ئەگەر باس لەو تایبەتمەندیە لەو گەورەی فەرهاد دەکەین، پێم خۆشە لێرەدا باس لە یەک حەقیقەتیش بکەم. ئەویش ئەوەیە دیوێکی دیکەی فەرهاد، ئەوی زارا. باسکردن لە فەرهاد بەبێ باسکردن لە زارا ممکن نییە. ناتوانین باسی فیداکاری، باسی لە خۆبوردوویی، باسی لەو ڕۆژەوەیەوە کە لە شاری سنە لەگەڵ یەکتری عاشقی یەکتریە بن، دوودانە عاشقی وەفاداری تا سەر تا ئەو لە حەزەیە کە ئەمڕۆکە بە چاوی فرمێسکاویەوە زارا لە چه حاڵ هەوایەکە فەرهادی بەجێهێش بە تەنیا هەتا کوری ئەمڕۆکە زارا ئەو دیوی تەکمیلکەری فەرهاد بووە. جیالەوەی کە بۆ خۆی پێشمەرگە بووە، جیالەوەی بۆ خۆی فیداکار بوو، بۆ خۆی سەنگەرا و سەنگەر و ئەم وڵات و ئەم ناوچە ئەو ناوچەی لەگەڵ کرد. بەڵام پاڵپشتێک بوو بۆ فەرهاد. بەڕاستی ئەو قسەی کە ئێستا ئارام کردی زۆر جار فەرهاد دەیگوت ئێمە 3 مناڵ نین، 4 مناڵین، هەر ئارام و فواد و ئەشکان نییە. منیشم زارا دایکی گشتمانە، زارا هەمومان گەوراکە. واقعاً وا بوو. فەرهاد نەیدەزانی لەو ماڵەیە چیان هەیە، ئاگای لە ژمارە حەساب نەبوو، ئاگای لە زۆر شتی ماڵەکەی خۆشی نەبوو. ئەوە زارا بوو. یعنی ئەگەر باز لە سەرکەوتویی فەرهاد دەکەین، ئەگەر باز لەو جێگە و پێگە کۆمەڵایەتیاکەین کە فەرهاد بووی بەبێ باسکردن لە زارا و لە جایگای زارا و لە نەخشی زارا و لە زەحمەتی زارا وەک تێکۆشەرێک، وەک ژمێک، وەک خەباتکارێک ممکن نییە. قسەیەکی مەشهور هەیە دەڵێ لە پشتی هەر پیاوێکی سەرکەوتوو ژنێکی سەرکەوتوو هەیە، ئەوە زارایە. وەک زاراکان لە ناو شۆڕشی کوردستانە تەنیا ئەو نییە، زۆر یەک لەو تێکۆشەرانەی دیکە لە ناو جنبشی شۆڕشگەرانەی کوردستانە نەخشیان نوان، تاریخساز بوون. ئێمە زۆر جار باسی دایکانی خاوەرانەکەین، زۆر جار باسی ئەو دایکانەکەین کە لە شوێنەکانی دیکەەوە ڕۆڵەکانیان لەدەستەدا. لە شاری سنە مەکۆی ئەو دایکانەیە،
وەختێک کە پێشمەرگەیەک شەهید دەبوو هەموو دایکەکان کۆبوونەوە ڕسمی بەگوڵ ڕازاوەی مناڵەکانیان جگەرگۆشەکانیان دەکردە ملیانی دەچوون بۆ لای ئەو خانەوادە لەژێر خەفەقانی داعشی ئیسلامیدا. ئەمە زۆر گرنگ بوو بۆیەکانی کەس ناتوانێت باسی شۆڕشی کوردستان و باسی دەستکەوتەکان و باسی پێشڕەویەکانی بکە باسی نەخشی ژنان لەو شۆڕشەدا نەکات. پێم خۆشە خاڵێک باسم هەر ئەو ڕۆژانە لێرە لە وڵاتی سوێدا کچە پێشمەرگەیەکی کۆمەڵە ناوی هاتە سەر زاران ئامینەی کاکە باوە لە فەرهەنگی کۆمەڵەدا گەورە بووە، کچێکی زەحمەتکێش لە دێکۆ هاتووە، لێرە بوو بە مێحوەری کێشە و بەحسی یەکلایکەرەوەی کێشەکانی ناو پارلمانی سوێد. هەمووتان زۆربەتان حتما قسە باسەکانی ئامینەتانی گوێ لێ بوو کە لە پارلمانە کردوێتی و کاک ئەحمەدی ئەسکەندەری زەحمەتی کێشا بوو تەرجمەی کردبووەوە. ئەو قسانە بەشێکە لەو ئەدەبیاتەی کە کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی کوردستانە لە بەرەی سۆسیالیست و کۆمۆنیستی ئەو کۆمەڵگایەدا ئەو خەڵکەی پێبارهێنا. ئامینە لەو فەرهەنگەوە هاتووە، لەو فەرهەنگەدا دیفاعی لە زەحمەتکێش لە پەنابەر لە زەڵم لێکراو لەو کەسانەی کە لە ناو تونێربانەکانە ڕوویان تێکرد و باسییانە کرد و دەیان کرد دەرد و ئازارەکانمان بڵێ بوو بە زمان حاڵی ئەوان. بۆیەکانێ لە ناو شۆڕشی کوردستانە نەقشی ئەو ژنانە دەبێت بەرز بنرخێنین، دەبێت ئەرزشی وەدابنێن و دەبێت بزانین کە واقعاً کۆمەڵە تاریخی دروست کرد لە جۆمشی کوردستانە. خاڵێکی ترکە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم، ئەو ماوە دوای مەرگی فەرهاد زۆر تەئەسوفرا، قەدریمان نەزانی، ئەرزشیمان نەزانی، زۆر ڕاستە. زۆر ئەرزشی عەزیزەکانمان نازانین تا لە دەستەچین. بە زۆر باسی ئەوە کرا ئەوە کولتوری کوردیە، لەناو کووردا وایە. ئێمە تاکو لە کەسەکانمان لە دەست ئەرزشی نازانین، وەختێک کە تێداچوون ئەرزشیان دەزانین و احترامیان ئەگرین و مرد و پەرستی زیندوو کوژین. من دەڵێم ئەوە تەنیا کولتوری کوردی نییە، ئەوە کولتورێکی شەرقی ئاوێتە بە ئاین و بنیادگرایی مەزهەبیە. ئەوە کولتورێکە کە لە ڕوانینێکی ئاینیەوە بنیادگراییەوە چاو لە نەیارەکەی و مخالفەکەی و ئەواکە. ئەو کولتورە کولتورێکی خراپە. هیوادارم مەرگی کاکە فەرهاد بێ بە دەرسێک بۆ ئەوەی کە ئەو کولتورە لە ناومانە بڕوە. ئێمە حەولماندا ئەوە لەبین بەرین. ئێمە دەمانزانی لە ڕێگای ئارامەوە بە تایبەت زۆرتر ئاگداری لەحزە بە لەحزەی ژیانی کاکە فەرهاد بووین، تەلەفۆنیە کرد و ئاخری ساتەکانی تقریباً تەعینیان کردبوو لە جومعە و شەمەدا کاکە فەرهاد گیانی بەختەکان. کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵە دانیشتین کۆبوونەوەیەکمان کرد، سەروبەندی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەش بوو. کاک براهیمی عەلیزادە پێشنهادی کرد بە ئەم مەراسمە ئەم ڕێزگرتنە بکەین بە ڕێزگرتن لە فەرهاد. شتێکی تازە بوو و ئێمەش بۆ خودی ئێمەش کە ئەوجار شتێکی ئاوا بکەین و زۆر بە هەمومان بەدڵێکی زۆر ئاوەڵە و زۆر هاوڕێیانە ئیستەقباڵمان کرد لەو پێشنیارە و ئەو پێشنیارەمان بەڕێوە گرت. ئەوە بوو لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەدا خۆتان پەیامەکەی فەرهادتان گوێ لێیە. فەرهاد ڕۆژێک دوای ئەوەی گیانی بەختەکات. ئاسان نییە بنیادە بێت لە عەرزی 24 سەعاتە ئەو پەیامە بنێرێت، بەو ڕۆحیەوە بەو فیداکاریەوە بەو مەقاومەت و ئیستەقامەتەوە کە کردی. دەیزانی 24 ساعتی پێچ و شەوی دواترەکەی بەداخەوە ساعتی یەک بوو ئارام و زارا تەلەفۆنیان کردووە بە گریانەوە کە هەواڵی کۆتایی مەرجی کاکە فەرهادیان پێڕاگەیاند. ئێمە ئەو کولتورە دەبێت تێپەڕێنین، کولتوری ڕێزگرتن بێتە جێگاکەی، کولتوری خۆشەویستی بێتە جێگاکەی، کولتوری احترام عەلا ڕەغمی هەر دەرسەدێک هەر میزانێک لە ئیختلاف و بۆچوون لە تشکیلاتێکە لە دەرەوەی تشکیلاتێک لە ناو ئەحزابی سیاسیە بە زمانێکی ئەوڕۆیی و متەمەدنانە قسە بکرێت لەگەڵ یەکتری. ئەوە ئێمە هیوادارین ئەوە بین و پێم وابێ کۆمەڵە لە تووری تەمەنی خۆشیدا حەولی داوە، ناڵێم دەقاودەق ئەوە بووە، بەڵام زۆر کاری کردو بۆ ئەوە و ئەو ئاخرین نمونەی کە عەرزم کردن ئەوە بۆ ئێمە ئەزموونێکە دەرسێکە و هیوادارم ئەم ئێمە و هەم ڕەچاو بکرێەوە بێ بە فەرهەنگێکی پێشڕەو لە کۆمەلگای کوردستان. بەرەزان من ئەگەر بێ باز لە فەرهاد کەم بەڕاستی سەختە. من تقریباً ئەو هاوڕیانەی لە بیریانە ئێمە ساڵی 60 واحدێک بووین لە هێزی پێشڕەوە نردمانیان بۆ دۆڵی ئاجیکەن لەوێ
تیان چەند نەفەر ڕفێقی تازەمان هاتوون ئامۆزشی نظامیتانەدا و دەم کمیتەی ناوەندی کۆمەڵە لەو منتەقەیە بوو. دانەیەک لەوانە فەرهاد بوو، دانەیەکیان کە لەبیرم مابێت یادی بەخێر بێویش هەر لەم ستۆکۆڵمە گیانی بەخت کرد کاکە نەبی زەندی بوو. من لەو کاتەوە فەرهادم ناسی جوانێکی بە لەبارینکەی سمێڵ ڕەشێک کە پێیان دەگوت فەرهادە ڕەش. 40 ساڵە ئەو فاقەتە ئەو تێکەڵاویە لەو هەوراز و نشێوانەی کە بەسەر جەرەیانی ئێمە بەسەر حزبی ئێمەدا هات. فەرهاد کەسێکی بێڕاڕایی بوو، بێدوودڵی بوو، کەسێکی لێبڕاو بوو، کەسێک بوو کە بەڕاستی هەر ئەوەی کە لە ژیانی زەحمەتکێشانە و فەقیرانە و لە منداڵی کارەوە هات بوو لە دەورانی پێشمەرگایەتیشیدا هەر ئەوە بوو، هەر ئەو کەسە بوو. لە کاتی پێشمەرگایەتیە ئەم سەرۆسەری کوردستانی کرد، هەر لە کامیارانەوە لە ستەوە لە مەریوانەوە هەتاکوونێ شنە و نەغەدە و ئەو هاوڕیانەی کە لەگەڵی بوون دەزانن کە چ ئینسانێکی فداکار و دڵسۆز بوو، بنیادەمێکی خۆنەویست بوو، بنیادێکی فداکار بوو، بنیادێکی ڕفێق خۆشەویست بوو. بەڕاستی فەرهاد بنیادەمێکی لە ناخەوە هەتا بڵێ بنیادەمێکی بێغەل و غەش بوو، بنیادەمێکی سادە بوو، ساکار بوو، وەکو دڵی هەر زەحمەتکێشێکی ئەو وڵاتە، هەر چەوساوەیەکی ئەو وڵاتە فەرهاد ئاوا بوو، پاک بوو. هەتا ئەوەی کە بریندار دەبێت دوایی دەنێردێنە دەرەوە، لێرەش فەرهاد دەیتوانی ژیانێکی پێ بکات. زۆر سەریع سەواد سوێدی فێر بوو، زمان فێر بوو. لە شوێنی کارەکەی خۆی لەو بەشەی لە ئیلۆیا کە کاریان دەکرد لەگەڵ هاوڕێزارە لە ماوەیەکی زۆر کەمە کتێبی تەرجمە کردەوە و بنیامێکی دوور ئەندیش بوو. فەرهاد هەمیشە جیا لەوەی لێرە وەک کێکارێک خەریب و کاریە کرد، بەڵام دڵی فەرهاد لێرە نەبوو. دڵی فەرهاد لە ناو ئۆردوگاکانی کۆمەڵەیە بوو، لە شاری سنە بوو، لەگەڵ ئەو جوانانە بوو کە دەچوونە ئاویەر و لەوێ مەراسمی هەشتی مارس و ڕۆژی کرێکار و ئەو شتانەیان دەگرت. فەرهاد ئاوا بوو. بۆ یەکانی هەر لەو ماوە کورتەدا کە زمان فێر بوو، فەرهاد ئەو مەجالەی بۆ بوو کە ببێ بە ژۆرنالیستێکی زۆر سەرکەوتوو لە کۆمەڵگای سوێدا، ببێ پارلمانتارێک، ببێ بە کەسێکی توانا لە ئەو جامعەیەدا مەجالی بوو. بەڵام فەرهاد ئەو ڕێگایەکی تری ناڵم ئەو ڕێگایشان کەسێک بە وێلی خۆی تێ کەسێک ڕێگایەک هەڵەبژێرێت حتمەن خزمەتی تێدایە خزمەت دەکات. مەقسوودم ئەوەیە فەرهاد لێرەش ژیانی پێشمەرگانەی هەڵبژار، ئەو ژیانی هەڵبژار. خۆتان دەزانن هەمومان لە بیرمانە کەم تەزاهورات بووە کە فەرهاد تێدا نەبێ. هەر لەو ماوە کورتەدا فێری زمان بوو، بەشێ لە قانونکاری تەرجمە کردەوە، تەرجمەی کردەوە بۆ کرێکاران. فەرهاد یەکێک لە مدافعینی سەرسەختی پەنابەران بوو لێرە. فەرهاد دژە ڕاسیست بوو، لە هەر تەزاوراتێکی دژی ڕاسیستیە لەو سلبستۆریە بۆیە ماڵەکەی لە ئوبسالا بوو دەهات بەناڕەزایەتیەک لە دفاع لە حقوقی پەنابەرانە. فەرهاد لە ئوبسالا و بە پیادە هەڵسات پلاکاتێکی کردم ملی هات بۆ ئێرە، بە پیادە هات بۆ ئێرە. هەمووتان ئەو قسانەتان حتمەن بڕێکتان نەبیرتانە یادەوەریە بۆتان. یعنی هەر جێگایەک ئەعتراز وایە فەرهاد لەوێ بوو، هەر جێگایەک ناڕەزایەتی وایە فەرهاد لەوێ بوو. فەرهاد شەو ڕۆژی ناناسی، هەموویان بۆ سەر یەک لە پێناوی ئەمریکا کە بۆ خۆی مقەدەس بوو و بۆی تێکۆشان خەباتی بۆ کرد. بە باوەڕی من فەرهاد ئەنتەرناسیۆناڵ بوو، کۆمۆنیستێکی ئەنتەرناسیۆناڵی بە تەواو مەعنا بوو، دژایەتی لەگەڵ ڕاسیستەکان. لە چەندین دێباتە هەر لە شارەکەی خۆی لە ئۆبسالە لەگەڵ ڕاسیستەکانە دانیشت بوو، جەدەلی کرد، بەحسی کرد و زۆر سەرکەوتوو تێدا هاتە دەرەوە لە دیفاع لە پەنابەرانە، لە دیفاع لە ژنانە، لە دیفاع لە مناڵانە. یعنی هەمووی ئەوانە. بەڵام بە هەمووی ئەوانەوە فەرهاد ئەگەر 8 سەعات کرێکاریشی دەکرد لەگەڵ هاوڕێزارە بۆ ئەوەی ژیانی خۆیان و مناڵەکانیان دابین بکەن، 8 سەعاتیشی ئینقلابێکی حرفەیی بوو. یعنی فەرهاد کرێکارێکی ئاسایی نەبوو، یەک ئینقلابی بە تەواو مەعنا حرفەیی بوو. 8 سەعاتیش کاری بۆ حیزبەکەیە کرد، بۆ بیر و باوەڕەکەی کرد. ئاوا بوو. ساڵهای ساڵ لەناو کمیتەی مەرکەزی کۆمەڵە بوو، کمیتەی مەرکەزی حزبی کۆمۆنیست بوو، کمیتەی دەرەوەی وڵاتی تشکیلاتی ئێمە بوو، لە زۆریەک لە تەزاوراتەکانە سوخەنڕان بوو. بەڕاستی لەناو ئێمەشدا یەکێک لە پڕکارترین ڕفێقەکانمان. ئەمن لە بیرمان زۆر جاری وا بوو لەسەر کارێکمان دەکرد، مەسەلەن هەموومان دووە بووین شتێک بنووسی، گزارشێک، خەبەرێک، تایەک، تەنیا کەسێکە لەو ئاخرەوە دەماوەوە دەیکرد ئەو فەرهادە ماندوێتی نەدەناسی. و جاری وا بوو لە ماندوێتیەکەیە هەر لەوێ ئەگەر ئیسراحەتێک دەدرا خەوی لێکەوت،
خەوی لێکە و پرخەپرخی بەرزە بووە ئەو پاڵمان پێوە ناو پرخەپرخە دەچێ فەرهاد هیلا بوو بە معنای واقعی ماندووە بوو لە کارکردنە بەڵام ماندوو نەناز بوو دوای ئەوە هەڵساوە هەرەو فەرهادن لە هەمان حاڵدا فەرهاد گەنجینەیەکی بە ئەرزش بوو بۆ تەشکیلاتی ئێمە ئەو فێقانەی کە لە کۆبوونەوەکانە چێت کومیتەی ناوەندی کۆمەڵە حیزب کومیتەی خارج فەرهاد هەمیشە و دایم دەفتەرەکەی و لەگەڵ کامپیۆتێرەکەی لە بەردەستیا بوو هەرچیەکە گوزەرای یادداشتی کرد یادداشتی ڕۆژانە هەر ڕۆژانە من لەگەڵ هاوڕێزارانێک یەکبن لە شوێنی کارەکەی ئەو ماوەیە کە لەوێ کارمان کردووە لە شوێنێکا بەیەکەوە بووین ڕۆژانە لەگەڵ کەسێکە کە بەرخوردی دەکرد هەرچیە دەگوزەرا یادداشت لێکرد شەو هەتاکوێ فەرهاد ئەوانەی پاگنویست نەکردایەت و نەینووسیای ناخ دەڵێ ماڵەکەمان ئێستەکانێ چەندین کارتۆنی گەورە دەستنووسی سوێدی فەرهادی تێدایە کە ئەوانەی نووسی و بەجێهێشتووە یعنی لە واقعدا فەرهاد گەنجینەیە بۆ ئێمە فەرهاد هەموو ئەسنادی ئەو تەشکیلاتە لە کامپیۆتێرەکەیە لە مێشکیە زۆر جاری وەک بە شۆخی ئەمانوت فەرهاد کە باسی شتێکە کرامانوت لە فڵان پلۆلۆماچی بوو یا لە فڵان کۆبوونەوەیە چی بوو فەرهاد ڕۆژەکەی و ساعتەکەی دەمان بوو دەی دەقیقەکەیش و سانیەکەیشی بڵێ مێشکێکی تایبەتیشی بوو بەڕاستی فەرهاد ئاوا بوو فەرهاد ئەو ماوانەی کە دەگەڕاوە کوردستان بە معنای واقعی باو بوو بۆ پێشمەرگە خەمخۆر بوو ئەو ساڵانەی ئاخر جەمهوری ئیسلامی کوردستانی زۆر بەداخەوە داڕزاندووە لە هەر بابەتێکەوە کە حسابی بکەین ئاگاهانەیش ئەوانیان کردووە فەرهاد یەکێک لەو کەسانە بوو کە زۆر حەولیەدا تەرح و پیلانەکانی جەمهوری ئیسلامی لە دژی خەڵکی کوردستان بناسێت کاری لەسەرکردن مثلا لەوانە مەسەلەی مەوادی مخەدر فەرهاد خبرە بوو تێدا ئامار بەرقام لە شارەکان لە گەڕەکەکان سنوقتێک کە باسی نایسەریە کرد ئەساس دەکرەوە لە نایسەری سنەوە کە یەکێ لە پرجەمعیەتترین منتەقە فەقیر نشینەکانی ئەوەندەی کە من بیستووە لە خۆشی بیستووە خاوەرمیانەیە نەتەنیا سنە یا کوردستان هەشتا و 10,000 نەفەر جەمعیەتی هەیە فەرهاد خەڵکی بە محەلەکان ئەناسی مواد فرۆشەکانی ئەناسی کۆی کردبوون ئاماری کۆ کردو لەسەر ئەوانە لە تەلەڤیزیۆنەوە کە داهات قسەیە کرد دەتگوت کەسێکە کە لە ناو مەوادی مخەدرە گەورە بووە تایبەتی بوو لەو بابەتەوە تەرحەکانی سوپای پاسداران لە کوردستانە خۆتان دەزانن کە سوپای پاسداران بە هاوکاری لەگەڵ تێعدادێ چاوچنۆکی خۆفرۆش بەشێکی زۆر لە ژێرخانی کوردستانیان تاوان کرد دزیان فەرهاد لەسەر و تەرحانە کاریە کرد کاری جدیشیە کرد نووسراوەکانی شتەکانی ئەوانەی ئیفشا کرد لەسەر مەسئلەی کۆڵبەر سایتی بۆ دانا لەناو ئێمەدا کەسێک بوو کە مەشغەڵەی بوو ئەو شتانە سایتی کۆڵبەر نویزی دانا کە ئێستێکی لەو سایتە معتەبەرانە بوو کە لە تەلەڤیزیۆنەکانی ناسراوی چ لە کوردستانی باشوورە چ تەلەڤیزیۆنە فارسی زمانەکان لەگەڵ فەرهاد مساحەبەیان دەکرد بە عنوانی کەسێک کە خاوەن نەزەر بوو تەنیا خاوەن نەزەر نەبوو وەختێ فەرهاد لە تەلەڤیزیۆن قسەیە کرد ئەحساس دەکرد کۆڵبەرە عینی وەکو کۆڵبەرێک زایرە بوو وەختێ ئازارێکی ئەبینی چۆڕە چۆڕ ئاو بە چاوی ئاهاتە خوارەوە ئەوە لە ناخۆ بوو لە دەرونی بنیادەمێکی دڵسۆز بوو بۆ کۆڵبەرێک بۆ ژنێک بۆ زەحمەتکێشێک بۆ معتادێک ئەچووە ناو ناخی ژیانی ئەو خەڵکەوە فەرهاد ئاوا بوو بۆ یەکانێک بەتەوا بۆیە دەڵێم ئەنتەرناسیۆناڵێکی بە تەواو مەعنا بوو دەهاتەوە ئێرە هەر ئەو ڕۆژە بوو کە لە ماڵەوە بوو شەوی دواترەکەی خەریکی تەزاورات بوو خەریکی مبارزە لەگەڵ ڕاسیزم بوو خەریکی نووسین بوو بلا فاصلە کامپیۆتەرەکەی کردەوە و بەرنامەی زیندوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و چی وانە فەرهاد وەختی خۆی بە ئستراتیژیەوە بە دوور ئەندیشیەوە کە لێرە بوو چوو دەورەیەکی تایبەتی دەستا ئەمە تەلەڤیزیۆنشمان نەبوو هەر ئەو ڕادیۆی خشەخشەکە بوو چوو دەورەیەکی تایبەتی بینی بۆ ئەوەی کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دابنێن و بتوانێت خزمەتی تێدا بکات ئەوەڵین کەس ئەو سەحنەی ئەوەڵەی من لە بیرمە وەختێک کە تەلەڤیزیۆن دەستی بەکار کرد فەرهاد بە گریانەوە زایە بوو یعنی ئەشکی خۆشی لە چاوی هاتە خوارەوە کە بە یەکێ لە ئارەزوەکانی گەیشت ئەو بزوتنەوەی بوو بە خاوەنی تەلەڤیزیۆن بەشی چەک و سۆسیالیستی لە کوردستانە بوو بە خاوەنی ئەوە بۆ یەکانێ فەرهاد بەڕاستی گەنجینەیەک بوو هاوڕێیەک بوو کە لە هەموو بابەتەکان و لە هەموو بوارەکانە حەولیدا کەم شت هەیە کە فەرهاد مەشغەڵەی نەبوو بێت وەختێکە
من لە بیرمە ئێمە حەولمان درا بۆ ئەوەی کە پێشمەرگە بنێرین بۆ ڕۆژاوە فەرهاد بیست بووی تەماسی گرتەوە لەگەڵمان وتی من ئامادەم چ بێمەوە لەوێ لەگەڵ ئێوە بە چەکەوە بچم چ لێرەوە بە پاسپۆرتەکەمەوە بچمە تورکیە و بڕۆم بۆ ئەوێ یا وڵاتێکی دیکە و بچم کەوتمان کاکە ئەوەی لێوە هەر ناکرێت تۆ بەقەولی زۆر کەس دەیان کرد تۆ تابلۆی لەو تەشکیلاتە ئێمەدا چۆن نتوانین لێوە بچی لە تورکیەوە لەو شوێنانە ئەوانەوە ئاخری ڕێگایان نەداین تەمان ئێمە حەولماندا چەند جار واحد بنێری نەکرا بەڵام ئاخری فەرهاد خۆی گەیانە کوبانی ئەو وەختەی کە کوبانی ڕزگار کرا بە هێمەتی شەڕوانان فەرهاد دوزی ئەو کەسانە بوو کە چوو لەسەر وێرانەکانی کوبانیەوە گزارشی تاییە کرد عەکسەکەی هەیە دوزوی دەگمەن خەبەرنگارانێک بوو کە ئەو کارەی کرد و ئەوەڵ کەسێک بوو لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەو کارەی کرد یعنی بە دەربەست بوو و هەر جێگایە کە ستەمی تێدا بوایە بیعەداڵەتی تێدا بوایە نابەرابەری تێدا بوایە و بە دەربەست بوو بۆ هەمووی ئەوانە بۆ یەکانێ کاک فەرهاد لە دەستدانی زەرەرێکی قورس بوو بۆ ئێمە زەرەرێکی قورس بوو بە جونبشی کوردستان فەرهاد مەحسووری 42 ساڵ خەباتێکی بێپسانەوەی سیاسی تەشکیلاتی پێشمەرگانە خەباتکارانە بوو لە بزوتنەوەی کوردستانە ئەو سەرمایانە دەبێ ئەرزشیان بزانین دەبێ ڕێزیان لێ بگرین بۆ فەرهاد جزوی ئەوانە بوو خۆی ئەگەر دەستکەوتی ئەو جۆنبشە بوو لە هەمان حاڵدا یەکێک لە بەڕێوەبەرانی ئەو جۆنبشەش بوو بەڕاستی یەکێک لە ڕەهبەرانی خۆشەویست و خۆشناوی هەم کۆمەڵە هەم جۆنبشی کوردستان بوو ئەوەی کە ئەو خەڵکە بۆ فەرهادیان کرد بۆ کەم کەس کراوە لەو ساڵانەی ئەخیردا هەر بۆ یەکانێ وەکو ڕەهبەرێک وەکو ئازیزێک وەکو دڵسۆزێک جێگە و پێگەیەکی تایبەتی لە ناو دڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێشا پەیدا کرد هەر ئەمڕۆ کە چەندین پەیام هاتووە دەڵێن سەعاتی 3 ئێمە کە دەکا بە 5 نیوی ئێران توانە لە چەندین جێگا لە سنە و مەریوان و هەورامانات و شوێنەکان دیکە ئێمەش هاوکات لەگەڵێەوە بەرنامەمان هەیە مەراسممان هەیە دوێنێکە لەسەر مەزاری باوکی مەراسم گیرا دەستنەیە لە شوێنەکانی دیکەدا زۆر کەس بوون زۆر کۆڵبەر دەگریا دەیگوت بریا تەلەفۆنیانە کرد بریا لەجێی فەرهاد من گوایەتم دایکە شەهید دەگریا دەڵێ مەرگی ئەولادەکەمم وە تازە بووەوە بە تێدا چوونی فەرهاد زۆر کەسی دیکە دەیان گوت دەنگمان و دەنگەکەمان نەما ڕۆژانە دەهات قسەی دەکرد لە ماڵەکانمانە میوان بوو بۆ یەکانێ بەداخەوە ئەو دەنگە نەما بەڵام بیرەوەریەکانی ئەزمونەکانی دەرسەکانی خۆراگریەکانی و فیداکاری و دڵپاچیەکانی هەمووی ئەو دەرس و ئەزمونانەی کە فەرهاد بۆ هەمومانی بەجێ هێشت و هیچ شتێک نییە چ بۆ ئێمە چ بۆ خەڵکی کوردستان چ بۆ ئێوە تێکۆشەرانی دێرینی کۆمەڵە هاوڕێیانی نزیکی فەرهاد بنە ماڵەکەی ئێمە هیچ ڕێگایەکی ترمان نییە بۆ ڕێزگرتن لە فەرهاد بەغەیر لەس ئەوەی کە ڕێگاکەی ئیدامە بدەین ئەوە گەورەترین پاداشتە بۆ ئەو بەڕاستی خۆشی وای کرد ئەو هەموو هاوڕێ نزیکەی کە تێدا چوون ئەو هەموو ڕفیقەی چ لە پەنای دەستیەوە چ لێرە ڕفقایکی نزیکی لەم ساڵانەی ئەخیرا تێدا چوون بارها و بارها خۆی ئەوەی و نەسیحەت بە ئێمە دەکوت تەنیا و قەدردانی لەو ئازیزانەمان ئەوەیە کە ڕێگاکانی ئیدامە بدەین بۆ یەکانێ لەم ئاخر ساعتی ماڵاوایکردنەمان لە کاکە فەرهاددا دەڵێم فەرهاد گیان تۆ زەحمەتی زۆر کێشا زۆر ماندوو بووی دڵسۆزی هەموو لایەک بووی ئەو هەموو هاوڕێیت لێرە دانیشتون ئەو هەموو کوردستان بۆ تازیێبارە ئەو خەڵکە ئەمەگناسە فەرهاد گیان و من دڵنیام ڕێگاکەشی ئیدامانە و هیچ ڕێگایەکی ترمان نییە بۆ ڕێزگرتن لە فەرهاد بەغەیر لەس ئەوەی کە ڕێگاکەی ئیدامە بدەین و ئامانجەکانی بەسەرکەوتن بگەێنین من جارێکی دیکە سپاسی هەمووتان دەکەم دەزانم هەمووتان تازیێبارن سپاسی بنەماڵەکەیەکەم سپاسی خەڵکی خۆراگری کوردستانەکەم کە نیشانیاندا باسکردن ئەو ماوەیە ئەو خەڵکە دڵسۆزن ئەو خەڵکە ئەمەگناسن ئەو خەڵکە فیداکارن ئەلەو شەرایەتی خەفەقان و دیکتاتۆری هەر ئەو شەوە کە خەبەرەکەی بڵاو بووە ماڵی خوشکی فەرهاد بە سەدان و بگرە بە هەزاران کەس چون لەوێ سەرخۆشییان یەکتریە کرد ئەو خەڵکە مەحکومە بەسەرکەوتن هیچ ڕێگایکی ترمان نییە بۆ یەکانێ هیوادارن ئێوە هەر بمێنن پایەدار بن و بتوانین ئەوەی کە ئارەزووی فەرهاد و فەرهادەکان بوو لەسەر کەلاوای کۆنی جەمهوری ئیسلامی یادی عەزیزەکانمان بکەینەوە یادی فەرهاد و هەموو خۆشەویستەکانی دیکەیشمان لە کوردستان و لە سنە و لە باقی شارەکانی دیکە بکەینەوە دووبارە سپاس بۆ هاتنتان و
هیوادارم ئاخری ناخۆشی هەموو لایەکمان بێت. زۆر سپاس.